Good afternoon. تاکە وشەیەکی ئەم پیاوە ئەمڕۆ ئاگر لە بازار بەردەدات. Slightly looser policy. ئەمە جێرۆم پاوڵە، سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا و بەهێزترین پیاوی ئابووری لە ئەمریکا و جیهاندا. ئەمڕۆ پاوڵ قسە دەکات و هەموو جیهان گوێ دەگرێت. تەنانەت دۆناڵد ترەمپیش هیچی پێ ناکرێت و وەک هەر کەسێکی تر گوێ لە دەمی ئەم پیاوە دەگرێت و دەبێت دەست بە دوعا بێت قسەیەک نەکات ئابووری ئەمریکا و جیهان دابڕوخێنێت. پاوڵ ئەمڕۆ دەچێتە سەر ستەیج و بڕیارەکانی بانکی ناوەندی ئەمریکا دەخوێنێتەوە پەیوەست بە دابەزینی نرخی فایدا. بەڵام مەسەلەکە تەنیا بڕیارەکان نییە. ئەگەر جێرۆم پاوڵ با تۆنێکی تووڕە و ناڕەحەت قسەی کرد ئەوە بازاڕی هەموو جیهان دەشڵەژێت. ئەگەر بە نەرمونیانی و لەسەر خۆ قسەی کرد ئەوە جەژنی وەبەرهێنەکانە و بازار دەبوژێتەوە. ئەوەی کە لە بازاری جیهاندا قسەی هەیە پاوڵە نەک ترامپ. تاکە وشەیەکی پاوڵ ئاراستەی هەموو بازارەکانی جیهان دیاری دەکات. ترامپ لە مێژە دەیەوێت پاوڵ و ئەندامانی بانکی ناوەندی لەسەر کار لا بدات، بەڵام بەهۆی سربەخۆی بانکی ناوەندی ئەو وڵاتەوە ترامپ هیچی لەدەست نایەت.